بسم الله الرحمن الرحيم بناوي خداي بخشندي مهربان حاميم چەند پیتێک لە سەرەتای هەندێ لە سورەتەکانی قورئاندا هاتوون ژمارەیان 14 پیتە نیوەی کۆی پیتەکانی زمانی عەرەبین بۆ سەلماندنی ئیعجاز و مەزنی و گرنگی قورئان کە لە توانای هیچ کەس دانیە بەو پیتانە کتێبێکی ئاوا بێوێنە دابنێت بەڕادەیەک هەتا ئەگەر هەموو گروی ئادەمیزاد و جن کۆ ببنەوە بۆ ئەو مەبەستە بێگومان ناتوانن هەروەها چەندەها نهێنی تریشی تێدایە زاناکان لە هەندێکی دواون هەندێکیشیان وتویانە هەر خوددا خۆی زانایە بەنهێنی ئەو پیتانە تنزيل الكتاب من الله العزيز الحكيم ئەم قورئانە لەلایەن خودای باڵا دەست و داناوە دابەزیوە ما خلقنا السماوات والأرض وما بينهما إلا بالحق وأجل مسمى والذين كفروا عما أنذروا معرضون ئێمە ئاسمانەکان و زەوی و ئەم هەموو شتانەی نێوانیانمان دروست نەکردووە تەنها لەسەر بنچینەی حەق و ڕاستی نەبێت بۆ کاتێکی دیاری کراویش کەچی بێباوەڕان پشت هەڵدەکەن لەو ئاگاداری و بێدارکردنەوەیە قل أرأيتم ما تدعون من دون الله أروني ماذا خلقوا من الأرض أم لهم شرك في السماوات ائتوني بكتاب من قبل هذا أو أثارة من علم إن كنتم صادقين أي محمد هەواڵم بدەنێ ئایا سەرنجتان داوە لەو شتانەی کە لە جیاتی خوددا دەیان پەرستن و هانا و هاواریان بۆ دەبەن باشە ئاخرەوانە چ شتێکیان لە زەویدا بەدیهێناوە با پیشانم بدەن یاخود ئەوانە لە هەڵسوڕانی ئاسمانەکاندا هیچ هاوبەشی و هاوکاریەکیان هەیە ئەگەر دەڵێن بەڵێ دەکەواتە کتێبێکی ئاسمانیم نیشان بدەن کە پێشەم قورئانە بۆتان هاتبێت یا دیاردەیەکی زانستی لەو ڕۆوە کە بیسەلمێنێت ئەگەر ئێوە ڕاست دەکەن ومن أضل ممن يدعو من دون الله من لا يستجيب له إلى يوم القيامة وهم عن دعائهم غافلون جایتر چێ لەو کەسە گومڕاترە کە دوعا و نزا و پارانەوە ڕوو بە کەسێک یا شتێک دەکات جگەل لە خوددا کە ئەگەر هەتا ڕۆژی قیامەتیش لێی بپاڕێتەوە بێسوودە نە بەهانایەوە دەچێت نە بە پەرستنەکەش دەزانێت لە کاتێکدا ئەوانە لە دوعا و پارانەوەی ئەوان بێ ئاگا و غافڵن و هەستی پێناکەن وإذا حشر الناس كانوا لهم أعداء وكانوا بعبادتهم كافرين کاتێکیش کە خەڵکی کۆ دەکرێنەوە بۆ لێپرسینەوە بتوو پەرستراوەکان دەبنە دوژمن بۆ ئەو کەسانە کە لە دنیادا دەیان پەرستن بە هیچ شێوەیەک بڕوایان پێ ناکەن بەڵکو بە درۆیان دەخەنەوە وإذا تتلى عليهم آياتنا بينات قال الذين كفروا للحق لما جاءهم هذا سحر مبين لە کاتێکدا ئاەتە ئاشکرا و ڕوونەکانی ئێمە بەسەریاندا بخوێندرێتەوە ئەوانەی کە بێ باوەڕ بوون بەو حەق و ڕاستیەی کە بۆیان دێت دەڵێن ئەمە جادوویەکی ئاشکرایە ئەم يقولون افتراه قل إن افتريته فلا تملكون لي من الله شيئا هو أعلم بما تفيضون فيه كفى به شهيدا بيني وبينكم وهو الغفور الرحيم یاخود دەڵێن محەممەد خۆی ئەم قورئانەی هەڵبەستووە پێیان بڵێ ئەگەر خۆم هەڵم بەست بێت ئەوە دڵنیابن خوددا تۆڵم لێ دەسێنێت و سزام دەدات ئەو کاتە ئێوە بە هیچ شێوەیەک ناتوانن لە خەشم و قینی خوددا ڕزگارم بکەن جا هەر خوددا دەزانێت دەربارەی ئەم قورئانە ئێوە چ درۆ و بوختانێک هەڵدەبەستن و تێیدا ڕۆدەچن لەبەر ئەوە خوددام بەسە کە شایەت بێت لە نێوان من و ئێوەدا بەڕاستی ئەو زاتە لێبوردە و بە سۆز و میهرەبانە بۆ ئەوانەی پەشیمان دەبنەوە لە بیر و بۆچونە چەوتەکانیان و ڕێگەی ئیمان دەگرنە بەر
قل ما كنت بدعا من الرسل وما أدري ما يفعل بي ولا بكم إن أتبع إلا ما يوحى إلي وما أنا إلا نذير مبين. أي پیغمبر پیان بڵێ کە من یەکەم پێغەمبەر و تازە پەیدابوو نیم، ناشزانم چیم بەسەر دێت چیش بەسەر ئێوە دێت، چونکە غەیبزان نیم و لە نهێنی و شاراوەکان ئاگادار نیم. من تەنها شوێنی ئەو وەحی و نیگایە دەکەوم کە پێم دەگات و من تەنها بێدارکەرەوەیەکی ئاشکرام. قل أرأيتم إن كان من عند الله وكفرتم به وشهد شاهد من بني إسرائيل على مثله فآمن واستكبرتم إن الله لا يهدي القوم الظالمين. هەروەها پێیان بڵێ هەواڵم بدەنێ باشە ئەی ئەوە چۆنە و حاڵتان چۆن دەبێت ئەگەر ئەم قورئانە لەلایەن خودداوە بێت و ئێوە ئاوا بڕوای پێ نەکەن، هاوکات لەگەڵەوەدا کە شایەتێک لەنەوەی ئیسرائیل شایەتی داوە کە چ تەورات و چ قورئان لە یەک سەرچاوەوە هاتوون، ئەو باوەڕی هێنا بە موحەممەد و قورئان کەچی ئێوە خۆتان بەزل و گەورە زانی و باوەڕتان نەهێنا، بێگومان خوددا هیدایەت و ڕێنمووی دەستەی ستەمکاران ناکات. وقال الذين كفروا للذين آمنوا لو كان خيرا ما سبقونا إليه وإذ لم يهتدوا به فسيقولون هذا إفك قديم. ئەوانەی کە بێ باوەڕن دەربارەی ئەوانەی ئیمان و باوەڕیان هێناوە دەڵێن ئەگەر باوەڕهێنان بە قورئان و بە موحەممەد چاک بوایە ئەوانە پێش ئێمە نەدەکەوتن، جا چونکە خۆیان هیدایەت و ڕێنمووی قورئان وەرناگرن دەڵێن ئەمە هەڵبەسترا و ئەفسانەیەکی کۆنە. ومن قبله كتاب موسى إماما ورحمة وهذا كتاب مصدق لسانا عربيا لينذر الذين ظلموا وبشرى للمحسنين. خۆ پێش ئەم قورئانە تەوراتی موسا ڕەوانە کراوە تا پێشەوە و ڕەحمەت بێت لە کاتی خۆیدا. ئەم قورئانەش پەیامێکە سەلمێنەری پەیام و کتێبەکانی پێشخۆیەتی و ڕێکە لەگەڵیاندا و بە زمانێکی عەرەبی پاراوی ڕەوان هاتووە بۆ ئەوەی ئەوانەی ستەمیان کردووە بێداریان بکاتەوە مژدە بەخشیشە بە چاکەکاران. إن الذين قالوا ربنا الله ثم استقاموا فلا خوف عليهم ولا هم يحزنون. بەڕاستی ئەوانەی کە دەڵێن پەروەردگارمان ئەڵڵایە و پاشان پابەندی ئەو ئیمانەت دەبن و ڕاست و ڕەوان پێی ڕەوی دەکەن و لەسەری بەردەوامن، ئەوانە هیچ جۆرە ترس و بیمێکیان لەسەر نییە و دڵتەنگ نابن. أولئك أصحاب الجنة خالدين فيها جزاء بما كانوا يعملون. ئەوانە بەهەشتین و ژیانی نەمری تیادا دەبەنە سەر لە پاداشتی ئەو کار و کردەوانەدا کە ئەنجامیان دەدا. ووصينا الإنسان بوالديه إحسانا حملته أمه كرها ووضعته كرها وحمله وفصاله 30 شهرا حتى إذا بلغ أشده وبلغ 40 سنة قال رب أوزعني أن أشكر نعمتك التي أنعمت علي وعلى والدي وأن أعمل صالحا ترضاه وأصلح لي في ذريتي إني تبت إليك وإني من المسلمين. ئێمە فەرمانمان بە ئادەمی زاد داوە کە چاکەکار و چاک ڕەفتار بێت لەگەڵ دایک و باوکیدا. دایکی بە ئازارەوە هەڵی گرتووە و بەدەم ئێش و ئازارەوە بوویەتی، سکپڕبوون و لە شیر بڕینەوەی 30 دانە مانجی خایان دووە، هەتا کاتێک ئینسان دەگاتە حاڵەتی تونند و تۆڵی و توانایی و تەمەنی 40 ساڵی، ئەوسا ئیتر حەق وایە ئەم دوعایە بکاتە یەکێک لە وێردەکانی سەرزاری و بڵێت پەروەردگارە
کۆمەچیم بکە و یارمەتیم بدا تا شکرانە بژێر و سپاسگوزاری ئەو ناز و نیعمەتانە بم کە بە من و دایک و باوکمت بەخشیوە. هەروەها یارمەتیم بدا لەو جۆرە کار و کردەوە چاکانە ئەنجام بدەم کە تۆ پێی ڕازیت. داواکاریشم چاکە بڕوێنیت لە ناونەوەکانمدا لەبەر قازانجی خۆم. چاکەی هەرکەس بەشی دایک و باوکی تیادایە. بەڕاستی من گەڕاومەتەوە بۆ لای تۆ تا لە گوناهەکانم خۆش ببیت و من لە مسلمانانی گوێڕایەڵ و فەرمان بەردارم. أولئك الذين نتقبل عنهم أحسن ما عملوا ونتجاوز عن سيئاتهم في أصحاب الجنة وعد الصدق الذي كانوا يوعدون. ئەوانە ئەو کەسانن کە بە گوێرەی چاکترینی کردەوەکانیان پاداشتیان دەدەینەوە. چاوپۆشیش لە هەڵە و گوناهەکانیان دەکەین لە ڕیزی بەهەشتیەکاندا. ئەمەش بەدەستهێنانی ئەو بەڵێنە ڕاست و دروست هەیە کە کاتی خۆی پێیان درابوو. والذي قال لوالديه أف لكما أتعدانني أن أخرج وقد خلت القرون من قبلي وهما يستغيثان الله ويلك آمن إن وعد الله حق فيقول ما هذا إلا أساطير الأولين. بەڵام ئەوەی کە بێزارە لە دایک و باوکی باوەڕداری و پێیان دەڵێت ئاخ و ئۆف لە دەست ئێوە، ئایا ئێوە هەڕەشەم لێ دەکەن؟ ئێوە چۆن بڕواتان بەوە هەیە من دوای مردن لە گۆڕ دەربهێنرێم و زیندوو ببمەوە لە کاتێکدا ئەو هەموو خەڵکەش ساڵەهایە و سەدەهایە دەمرن و پێش من مردوون؟ کوان لەکوێن بۆ یەکێکیان نەگەڕایەوە؟ دایک و باوکەکەش زۆر بەپەرۆشەوە دوعا و نزا دەکەن و لە خوددا دەپاڕێنەوە. کوڕە هاوار بۆ تۆ، داد لە دەست تۆ، ئیمان و باوەڕ بهێنە. بێگومان بەڵێنی خوددا حەق و ڕاستە، کەچی مێشتی پوچە و پەردەی هێناوە بەسەر چاو دڵیدا بێ هیچ بیرکردنەوەیەک دەڵێت ئەمە قسەیەکی کۆنە و داستانی پێشوەکانە. أولئك الذين حق عليهم القول في أمم قد خلت من قبلهم من الجن والإنس إنهم كانوا خاسرين. ئەو جۆرە کەسانە ئەوانن کە بڕیاری خوددایان لەسەر خۆیان کردووە بە ماڵ و چەسپاوە لەسەریان، هاوڕێ لەگەڵ چەندەها گرۆ و دەستە و میلەتانی تری ڕابردووی بێباوەڕی پێش خۆیان لە هەردوو بەرەی جن و ئادەمیزاد. بەڕاستی ئەوانە هەر هەمویان خەسارەتمەند و زەرەرمەند بوون. ولكل درجات مما عملوا وليوفيهم أعمالهم وهم لا يظلمون. هەر دەستەیەک هەر کەسێک لە ئیمانداران یا لە بێ بڕواکان پلەپایی بەرز یا نزمیان هەیە بە گوێرەی کردەوەکانیان کە ئەنجامیان داوە. ئەمەش بۆ ئەوەیە خودای پەروەردگار بە گوێرەی کردەوەکانیان بە تەواوی پاداشتیان بداتەوە بێ ئەوەی هیچ جۆرە ستەمێکیان لێ بکرێت. ويوم يعرض الذين كفروا على النار أذهبتم طيباتكم في حياتكم الدنيا واستمتعتم بها فاليوم تجزون عذاب الهون بما كنتم تستكبرون في الأرض بغير الحق وبما كنتم تفسقون. ڕۆژێک دێت ئەوانەی کە بێ بڕوابوون بەرەو دۆزەخ دەبرێن و نیشانیان دەدرێت و پێیان دەوترێت هەرچی خۆشی و شادیەکتان هەبوو لە ژیانی دنیاتاندا ئەنجامتاندا بە ئارەزوی خۆتان ڕاتان بوارد. کەوا بۆ ئەمڕۆ ئیتر نۆرەی ئەوەیە کە سزای خەجاڵەتی و ڕیسوایی بدرێنەوە بەهۆی ئەوەی کە لوت بەرزیتان دەکرد لە زەویدا بەناحەق و بەهۆی دەرچوونتان لە سنوور و فەرمانی خوددا. واذكر أخا عاد إذ أنذر قومه بالأحقاف وقد خلت النذر من بين يديه
وقد خلت النذر من بين يديه ومن خلفه ألا تعبدوا إلا الله إني أخاف عليكم عذاب يوم عظيم. أي پیغمبر یادی براکەی قەومی عاد هود پێغەمبەر بکە کاتێک قەومەکەی بێدارکردنەوە لە دۆڵ و بیابانەکاندا مەبەست ناوچەی حەضرەمۆتە. بێگومان بێدارخەرەوەی زۆر لە پێش ئەو دوای ئەویش تێپەڕیان کرد. هەر هەمویان ئەویان بە خەڵکی ڕاگەاندووە کە جگەل لە خوددا کەسی تر نەپەرستن. بەڕاستی من دەترسم سزایەکی زۆر گەورە و بێسنوورتان لە ڕۆژێکی سامناکدا بۆ پێش بێت. قالوا أجئتنا لتأفكنا عن آلهتنا فأتنا بما تعدنا إن كنت من الصادقين. خدا ناسانی قومەکەی پێیان وت ئایا تۆ بۆ ئەوە هاتوویت کە ئێمە لە بەندایەتی خوداکانمان لا بدەیت کەواتە ئەگەر لە ڕازبەیانی ئەو هەڕەشانەی کە لێمان دەکەیت پێشی بێنە بۆمان؟ قال إنما العلم عند الله وأبلغكم ما أرسلت به ولكني أراكم قوما تجهلون. هود وتی ڕوودانی ئەو سزایانە و زانینی کاتەکەی بەڕاستی تەنها هەر لای خوددا خۆیەتی. منەوەم لەسەرە کە ئەوەی من بۆی ڕەوانە کراوم پێتان ڕابگەێنم بەڵام بەداخەوە ئێوە بە قەوم و هۆزێکی نەزان و نەفام دەبینم. فلما رأوه عارضا مستقبل أوديتهم قالوا هذا عارض ممطرنا بل هو ما استعجلتم به ريح فيها عذاب أليم. جاکاتێک پەڵە هەورێکیان بینی ڕووی کردوتە دۆڵ و ناوچەکەیان دڵیان خۆش بوو وتیان ئەمە بارانی پێیە بۆمان. نەخێوانیە بەڵکو ئەوە ئەو کارە ساتەیە پەلەتانە پێش بێت ڕەشەبایەکی تند کە سزایەکی بە ئازار و بە ئێشی پێیە. تدمر كل شيء بأمر ربها فأصبحوا لا يرى إلا مساكنهم كذلك نجزي القوم المجرمين. ئەو ڕەشەبایە هەموو شتێک و هەموو شوێنێک کاول دەکات بە فەرمانی پەروەردگاری. ئیتر کەسیان دیار نەمان جگەل لە ماڵە چۆڵ و هۆڵەکانیان. هەر ئابە و شێوەیە و بەو جۆرە سزایانە تۆڵە لە قەوم و هۆز و گەلانی تاوانبار و تاوانکار دەسێنین لە هەموو کات و شوێنێکدا ئەگەر یاخی ببن. ولقد مكناهم في ماء مكناكم فيه وجعلنا لهم سمعا وأبصارا وأفئدة فما أغنى عنهم سمعهم ولا أبصارهم ولا أفئدتهم من شيء إذ كانوا يجحدون بآيات الله وحاق بهم ما كانوا به يستهزئون. سوێن بە خوددا بەڕاستی ئێمە دەسەڵات و تواناییەکی وامان بەخشی بە قەومی عاد کە بە ئێوەمان نەبەخشیوە. هەروەها هۆکاری بیستن و بینین و لێکدانەوەشمان پێدابوون. مەخابن هۆکارەکانی بیستن و بینین و لێکدانەوە سوودی پێ نەگەیاندن. ئەمەش لەبەرەوە بوو چونکە بە بەڵگە و نیشانەکانی خوددا بێباوەڕ بوون و بەرپەرچیان دەدایەوە. ئەو سزایەی کە گاڵتەیان پێی دەهات داوێن گیریان بوو لێی دەرباز نەبوون. ولقد أهلكنا ما حولكم من القرى وصرفنا الآيات لعلهم يرجعون. بێگومان ئێمە دانیشتوانی شار و دێهاتەکانی دەوروبەرتانمان لەناو برد کاتێک یاخی بوون لە بەرنامەی ئێمە. بەڵگە و نیشانەی جۆرە و جۆریشمان خستە بەرچاویان بۆ ئەوەی بگەڕێنەوە بۆ لای ئیمان و ڕوو بکەنەوە باوەڕ. فلولا نصرهم الذين اتخذوا من دون الله قربانا آلهة بل ضلوا عنهم وذلك إفكهم وما كانوا يفترون. جا ئەو بتانەی کە بەتەمابوون لە خوددا نزیکیان بخەنەوە و لە کاتی تنگانەدا فریایان بکەون دەبا فریایان بکەوتنایە بەڵکو هەر لێیان ون بوون و ئاسەواریان نەما.
ئەوە بوو درۆکەیان و ئەوەش بوو کە هەڵیان دەبەست کە گوایە ئەم بتانە بۆیە دەپەرستن تا لە خوددا نزیکیان بکەنەوە فریایان بکەون. وَإِذْ صَرَفْنَا إِلَيْكَ نَفَرًا مِنَ الْجِنِّ يَسْتَمِعُونَ الْقُرْآنَ فَلَمَّا حَضَرُوهُ قَالُوا أَنصِتُوا فَلَمَّا قُضِيَ وَلَّوْا إِلَى قَوْمِهِمْ مُنذِرِينَ یادیەوەش بکە کاتێک ئێمە دەستەیەک جنمان لادایە لای تۆ تا گوێ لە قورئان بگرن ئەوسا ئامادە بوون و بە یەکتریان وت گوێ بگرن و بێدەنگ بن. کاتێک قورئان خوێندنەکەتەوە بوو جنەکان گەڕانەوە بۆ ناو هۆز و قەومەکەیان و دەستیان کرد بە ئاگادارکردنەوە و بانکردنیان بۆ پەیڕەویکردنی ئەم ئاینە نوێیە. قالوا يا قومنا إنا سمعنا كتابا أنزل من بعد موسى مصدقا لما بين يديه يهدي إلى الحق وإلى طريق مستقيم. وتيان أي هوزو قلي إما باور بكن گوێمان لە کتێبێک بوو کە لە دوای موسا نێردراوە سەلمێنەری پەیام و کتێبەکانی پێشخۆیەتی و ڕێکە لەگەڵیاندا و ڕێنمووی و هیدایەت دەدات بۆ حەق و ڕاستە ڕێگەی ڕاست و دروستیش. يا قومنا أجيبوا داعي الله وآمنوا به يغفر لكم من ذنوبكم ويجركم من عذاب أليم. أي خزمينا بچن بەدەم بانگەوازی خودداوە و ئیمان و باوەڕی پێبهێنن ئەو کاتە لە گوناهەکانتان خۆش دەبێت و لە سزای بە ئێش و ئازار دەتان پارێزێت. ومن لا يجب داعي الله فليس بمعجز في الأرض وليس له من دونه أولياء أولئك في ضلال مبين. جا ئەوەی پێشوازی لە بانگخوازی خوددا ناکات ئەوە وە نەبێت لە دەسەڵاتی خوددا لەم سەر زەویەدا دەرباز ببێت و خوددا دەستە وسان بکات. کەسیش ناتوانێت جگەل لە خوددا ڕزگاری بکات و پشتیوانی لێ بکات. ئەوانە لە گومڕایی و سەر لێ شێواویەکی زۆر ئاشکرادان. أولم يروا أن الله الذي خلق السماوات والأرض ولم يعي بخلقهن بقادر على أن يحيي الموتى بلى إنه على كل شيء قدير. ئایا ئەوە سەرنجیان نەداوە بەڕاستی ئەو خودایەی کە ئاسمانەکان و زەوی دروست کردووە و لە دروستکردنیشیاندا هیچ ماندوو نەبووە توانای نییە مردووەکان زیندوو بکاتەوە؟ بەڵێ بێگومان ئەو زاتە بەسەر هەموو شتێکدا دەسەڵاتی هەیە. ويوم يعرض الذين كفروا على النار أليس هذا بالحق قالوا بلى وربنا قال فذوقوا العذاب بما كنتم تكفرون. ڕۆژێک دێت کافر و خوددا نەناسان دۆزەخیان نیشان دەدرێت و پێیان دەوترێت ئێستا دەڵێن چی؟ ئەمە ئیتر حەق و حەقیقەت و ڕاستەقینە نییە؟ هەموو بە یەک دەنگ دەڵێن بەڵێ سوێن بە پەروەردگارمان ڕاستە و حەقە، بەڵام ئەو سوێن خواردن و دان پێدانانە تازە بێسوودە. بۆیە خوددا دەفەرموێت مادام وایە سزا و ئەشکەنجەی ناو ئاگر بچێژن لەسەر ئەنجامی بێبڕوایی و کافر بوونتاندا. فاصبر كما صبر أولو العزم من الرسل ولا تستعجل لهم كأنهم يوم يرون ما يوعدون لم يلبثوا إلا ساعة من نهار بلاغ فهل يهلك إلا القوم الفاسقون. کەوابوو ئەی پێغەمبەردان بە خۆدا بگرە و خۆڕاگر بە هەروەکو پێغەمبەرانی خاوەن ویستی بەهێز خۆڕاگر بوون پەلەشیان لێ مەکە. ئەو ڕۆژەی کە بەڵێنیان دراوەتێ هەر کاتێک پێش هات وا دەزانن تەنها ساتە وەختێکیان لە ڕۆژێکدا پێچووە. ئەمە بەڵێن و پەیام و ڕاگەیاندنێکی تەواوە. جا ئەو کاتە مەگەر تەنها تاوانبار و گوناهکاران نین